سەرۆک ترامپی خۆشحاڵ لە تویتەکەیدا ئاماژە بە سەرکەوتنەکەی دەکات و دەڵێت هەمووان زۆر خۆشحاڵن بەم سەودانوێیە لەگەڵ مەکسیک چونکە هاوکاریەکی مەزن لە نێوان مەکسیک و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا دەبێت ئەو شتەی بۆ دەهەن ساڵە نەبووە. لە شاری تیوانە سەرۆکی مەکسیک لۆپێز ئۆبرادۆ گوتی ڕێگا لە دروستبوونی جەنگێکی بازرگانی گیرا. Celebramos el importante acuerdo de ayer porque ئێمە ئاهەنگی ئەم ڕێکەوتنە گرنگە دەگەڕین چونکە ئەوە ڕەوشێکی سەخت بوو هەروەها کارێکی زۆر نابەجێ دەبوو کە باج بەسەر هەندێک بەرهەمی ئەمریکاییدا بسەپێنین واتە هەمان ڕێکاری هاوشێوەی بربەستی بازرگانی ئەوانەی کە بەسەر هاوردەی مەکسیکیدا دەسەپێنران. ڕێکەوتنەکە داوا لە مەکسیک دەکات باشتر پاسەوانی سنووری باشووری خۆی لەگەڵ گواتیمالادا بکات و هەروەها ئەو کۆچبەرانی هەوڵی مافی پەنابەری دەدەن گل بداتەوە هەتا ئەو کاتەی مامەڵەکانیان لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا تاوتوێ دەکرێن. لە وتەکەیدا میچ مەکۆنڵ سەرۆکی کۆماریەکانی سەنات کە زۆرینەن گوتی ئەوە هەواڵێکی خۆش بوو بۆ خێزانە ئەمریکایەکان کە دووچاری بەرزبوونەوەی نرخی کاڵا نابنەوە ئەوەی لە دەرئەنجامی سەپاندنی باجی زیاتر بەسەر کاڵایی هاوردەی مەکسیکدا دروست دەبوو. مکۆنڵ داوای بودجەی زیاتریشی کرد بۆ هەڵمەتەکان لەسەر سنووری نێوان ئەمریکا و مەکسیک کە بەڕێوە دەچن و ناوبراو دیموکراتەکانیشی تۆمەتبار کرد بە سستی نواندن بە مەبەست و هەروەها گەمەی سیاسی. هاوکات دیموکراتەکان دەڵێن ئەم سەودایی سەرۆک ترامپ قەیرانی کۆچبەرانی خراپتر کرد و دەڵێن ڕێکەوتنەکە لەگەڵ مەکسیک استراتیژێکی ژیرانەی کۆشکی سپی نەبوو. سەرۆک ترامپ بە تەواوی لە ئاستی ئەوەی دەیڵێت گوایە بەدەستی هێناوە گەورە کردووە و ئەمە ئەو ڕێکەوتنانان کە خۆی پێشتر لەگەڵ مەکسیک لەگەڵ هەندێک حاڵەتدا و چەند مانجێک لەمەوبەر لە ئارادا بوون. جا بە هەموو پێوەرێک سەرۆک ترامپ هیچی بەدەست نهێناوە جگەلەوەی پەیوەندی گرنگی بازرگانی خستە مەترسیەوە ئەوەی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ مەکسیکدا هەیبوون هەروەها 6 ملیۆن کار لەم وڵاتەدا هەن کە پشت بە بازرگانی نێوان ئەمریکا و مەکسیک دەبەستن. بۆ کۆچبەرانی ئەمریکای ناوەڕاست پێشبینی دەکرێت گەشتە پڕمەترسیدارەکەیان بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بگرە سەختتر بێت. دەبێت هەمووان بیر لەو هۆکارانە بکەنەوە کەوامان لێ دەکات کۆچ بکەین و خانەوادەکانمان بەجێ بهێڵین و بچین بۆ وڵاتێکی دیکە. هەروەها لەبەری ئەوەی دەرگا بەڕووماندا دابخەن دەبێت دەرفەتێکمان پێ بدەن هەتا پیشانیان بدەین کە ئێمە کەسانێکین کارمان دەوێت و ئایندەیەکی باشتریش بۆ منداڵ و خێزانەکانمان. هەندێک دەڵێن ئەوان ناتوانن ڕێگری لە ئێمە بکەن. دەتوانن سنوور دابخەن دەتوان 1000 دیوار دروست بکەن ئێمە ئەو دیوارانە دەبەزێنین جا بە خاک دابێت یان بە ئاسمان ئێمە دەچینە ناو ئەمریکاوە جا سەرۆک ترامپ چی دەکات با بیکات. ژمارەی ئەو کۆچبەرانی مانگانە دەگەنە سەر سنووری نێوان ئەمریکا و مەکسیک 100,000 کەس تێدەپەڕێنێت لەوانە ئاماری ئەو خانەوادە و ئەوانشی منداڵن و کەسیان لەگەڵدا نییە.